ئەو پرۆژەیە کە پرۆژەی بازرگان و کەسایەتی خێرخوازەکانی کەلارە بە فەرمی لە ڕۆژی 16ی سێوە دەستی پێ کردووە. ئەلبەتە من نەخۆشخانەیە کە بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دوایش بەکارهێنرێ لەەن بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیانەوە کرێوەک بکرێتە یەکەی چاودێری ورد یان نەخۆشخانەیەکی تایبەت بە بوژانەوەی دڵ یا هەر شتێکی دیکە کە ئەوان پێویستیان پێ بێ. ئەم زەویە زەویەکی ئەجگار گرنگ و نەختینەیە کە لەسەری دروست کراوەکە بە بەهاترین زەوی کەلارە وەک سەرۆکی شارەوانی کەلار بە منیوت ئەمە باکەی زەویەکەی کە لەسەری دروستکراوە نزیکەی 10 ملیۆن دۆلارە. ئەم زەویە پرۆژەکەی لە نزیکەی لەسەر 5,000 متر لە دروستکراوە تۆزێ هەندێکی زیادە لە 5,000 متر واتە ڕووبەرەکەی لەوە نزیکەی 2,000 متری بینایە و ڕووبەرە. ئەم پرۆژەیە لە سەرتاوە لەلایەن بازرگان و کەسایەتی خێرخوازەکانەوە نزیکەی 500,000 دۆلاری بۆ کۆکراوەتەوە لە قۆناغی یەکەمە کە بە ئەجهیزەکانەوە و پارێ بەش ناکاوە بە بێرەی تەخمیناتی ئەوانەی کە لە پشتی پرۆژەکەون تا تەواو بوون هەروەک من لە سەرتا شەوتم نزیکەی 800,000 دۆلاری تێچێ. لە 16ی سەیە کە ڕۆژی کیمیابارانی هەڵەبجەیە وەکو ڕۆژێکی سیمبول ئێمە و ڕۆژەمان بۆ دەستپێکردنی پرۆژەکە وەک دەستە خوشکی گەرمیان و هەڵەبجە هەڵبژاردووە بەو وردەکاریانەی تەجیزکردن بەو ئامێرانەوە کە بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و لە هەناسەدانی دەستکرد و ئەجیزە دەقیقەکانی تر پێویستن کە بەداخەوە بەشێکیان لە بازاڕەکانی کوردستانە دەست ناکەون ڕەنگە پرۆژەکە بۆ 5 نیسان بە یەکجاری تەواو بێەوە لەو ڕۆژانەی ینی دەوروبەری 5 نیسان و ئەو ناوەیە پرۆژەکە تەسلیم بکرێەوە بە فەرمی بکرێتەوەەوە بخرێتە کارەوە بۆ ئەوەی سوودی لە بیمدرێ بۆ حاڵەتێکی نەخوازراو کە ئێمە ئومێدمان وایە و ئومێدەوارین و دوعاکەین کە هیچ کەس لە گەرمیانیشی بەو پرۆژەیە نەبێوەکاری تێی نەکەوێت. لەم ماوەی کە کوردستان و هەموو جیانیش ڕوبەڕووی ڤایرۆسێکی مەترسیدار بۆ بناوی ڤایرۆسی کۆرۆنا ئەو پرزیارەی لا دروست کردین کە بۆچی نەخۆشخانەیەکی 7 قەروێڵەی یا مەسەلەن 50 قەروێڵەی لە ماوەی هەفتەیەکە 1-2 هەفتەیە لە هەرێمی کوردستان تەواو بێ و کۆمەڵە سەرمایەدار تەواویەکەن بۆچی حکومەت ئەو هەموو داهاتەی کە لە بەردەستایەتی بۆ تەواوی ناکات یان بۆ پشتگوێی خستووە پرۆژێکی وا استراتیژی گرنگ ئەمە کرێ بڵێیت نیشانەی بێبەرنامەیە نەبوونی استراتیژێکی دروستە بۆ پرۆژە گرنگانی کە بخرێنە ڕیزبەندی یەکەمینەکانە بۆی کارکردن تیا دەست پێ بکاتەوە و سەر ڕایەبوونی هەموو ئەو داهاتە ناوخۆی و ئەو داهاتانی کە لە دەرەوە بۆ هەرێمی کوردستان دێن کەچی ئەم پرۆژەیە ئاوڕجددی لێ نادرێتەوە و بۆ ئێمە کەمپینمان ڕاگەیانوە ئێمە لەگەڵ ئەو هۆڵاندە ئیداریانی کە لە ناوچەکە یادرێ و هۆڵانی کە لەلایەن چالاکانی مەدەنی و لە ساڵانی ڕابردوو شادراوە ئێمە کەمپینمان ڕاگەیانەوە واژومان کۆ کردوێتەوە بۆ ئەم پرۆژەیە بە زووترین کات کارکردنی تیا دەست پێ بکاتەوە.